ئێمە دوای ئەوەی دوێنێ لە وەزارەتی ناوخۆ بە سەرپەرشتی بەڕێز وەزیری ناوخۆ و هەموو وەزارەتە پەیوەندیدارەکان بە تایبەتی تەندروستی و پارێزگارەکان و فەرمانگە پەیوەندیدارەکان لە پارێزگاکان پەیوەست بە بەرەنگاربوونەوە و خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا کۆبووینەوە 24 ڕێنمایی و بڕیاری پەیوەست بەم بابەتە دەرکران و پەسەند کران. بەسوپاسەوە ئەمڕۆ بە ئامادەبوونی بەڕێز قوبا تاالبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەموو فەرمانگە پەیوەندیدارەکانی سنووری پارێزگاکەمان لە مەرزەکانەوە تاک و قایمقامێت و تەندروستی و گەشت و گوزار و کۆی پۆلیس و ئاسایش و ئەوانەی معنین بەم بوارە کۆبوونەوەیەکی زۆر باشمان کرد بۆی کە ئەو بڕیار و ڕاستپاردانەی کراون تەرجومەیانکەین بۆ ئەمری واقع و خۆشبەختانە لە 15 ڕۆژی ڕابردووەوە لەو حاڵەتانی کە لە سین تۆمار کراون چ لە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی چ لە مەرزەکان چ لە دەواازە و بازگەکان تیمی تەندروستی دانراون و ئەو خۆشەویستانی لە چینەوە گەڕابوونەوە خراونەتە ژێر چاودێری وردی پزیشکیەوە ڕێکاری پێویست لە هەموو شوێنەکان وەرگیراون. ئیستا لە کاتی ئیستای بڕیارەکە ئەوەیە هیچ هاوڵاتێکی چینی و ئیستا هاوڵاتی ئێرانی لەم ماوەیە داخل بە هەرێمی کوردستان ناکرێ و ئەو کوردانی خۆمان کە لەوێن واڵگری پاسپۆرتی و ڕەگەزنامەی عێراقین پێشوازیان لە یەکرێ لەژێر چاودێری و پشکنینی تیمەکانی تەندروستیە سپۆتی تایبەت بەمەکراوە و ئاراستەی کەناڵەکانەکرێ بۆ بڵاوکردنەوەی پرۆشە و ڕێنمایی چاپکراوە گاتە دەست هەموو کەسێک. ئەمە حاڵەتێک نییە کە ئێمە خۆمان ترسێن و فۆبیایەکی تۆقێنەر بکەین، بەڵام حاڵەتێکیشە لەبەرەوەی کە قابلی گواستنەوەیە لە مرۆڤەوە بۆ مرۆڤ ئەبێ پەیڕەوی ئەو ڕێنمایانە بکەین کە لەبەری نەبین بە سەرچاوی گواستنەوەی یان نەبین بە یەکێ لەو کەیسانی کە توش بین. حکوومەتی هەرێم لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە لە پەیوەندیایە و ڕۆژانە چ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی چ وەزارەتی تەندروستی لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانیە لە کۆنتاکت و ئەپدەیتکردنەوەی زانیاریەکانیانە بۆ ئەوەی کە ئەوەی پێویستە بتوانین جێبەجێ بکەین. پەیوەست بە خوێندنگاکان ئەمە یەکێکە لەو 24 خاڵی دوێنێ لە وەزارەتی ناوخۆ لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان باسی کراوە. وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە ڕاست پێدراون کە دیراسەیەکی وردی حاڵەتەکان بکەن و راپۆرت بنەوە بە ئەنجومەنی وەزیران هەر کاتێک کە گەیشتە ئەو قۆناغی پێویست بەوە بکات ئەو کاتە بەدڵنیاییەوە تەندروستی هاوڵاتیان و ژیانی هاوڵاتیان لە پێش هەموو شتێکەوەیە بڕیاری پێویستی لەبارەوە ئەدرێت. من ئەمەوێ داوا لە هاوڵاتیانی شاری سلێمانی بکەم و دەوروبەری نەترسن بەڵام هوشیار بن. ترس شتێکە و هوشیاری شتێکی کە ئێمە هەموو ئەو ڕێکارانەی کە پێویستە پێیان نەڵێن بیگرنەبەر و بە هیچ شێوەیەک ترس لایەن دروست نەبێت لەوەی کە ئێمە نەتوانی بەرەگاری ئەم ڤایرۆسە بینەوە. ئەگەر کەسێک هوشیار بێ ئەگەر دام و دەستگاکانمان هوشیار بن بە دڵنیاییەوە سەرکەوتووە بین لە چارەسەرکردنی کێشەکە. بەڵام ئەگەر ئەوان بەگوێی ئەو سایت و میدیا و سۆشیال میدیایانە بکەن کە بەبێ بنەما بەبێ هەستکردن بە بەرپرسیارەتی شت بڵاوەکەنەوە و گوێ لە ڕێنماییەکانی ئێمە نەگرن بەڕاستی تووشی کێشەیەکی گەورە بین، تووشی قەیرانێکی گەورە بین لەوەچێ لەو سەرەوە بۆمان کۆنتترۆل نەکرێت. بۆیە داوایان لێ یەکەم هەر شتێک هەر هەواڵێک هەر ڕێنماییەک لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیەوە وەری نەگرن، بەڕاستی نەزانن و بە هیچ شێوەیەک هیچ ئیشێکی لەسەر نەکەن. بەڕێزان من حەزەکەم یەک شتەیە زۆر گرنگە پێتان بڵێم، کەشفکردنی بوونی حاڵەتی کۆرۆنا یەکێکە لە ڕێکاری چارەسەرکردنەکانی ئێمە. یعنی ممکن نییە کەیسی کۆرۆنا لە شاری سلێمانیە بێ ئێمە کەشفی نەکەین، چونکە ئەوە بە پێی پرۆتۆکۆڵ و گایدلان یەکەم هەنگاوی ئێمەیە کە ئەینین بۆ چارەسەرکردنی کێشەکە. چونکە ئەگەر خەڵکی شاری سلێمانی دەوروبەری نەزانن کۆرۆنا بڵاو بۆتەوە ئەو کاتە نازانن چۆن ڕێوشوێن بگرنەبن و ناتوان هاوکاری ئێمە بکەن. بۆیە دووبارە دڵنیاتانەکەمەوە هەر حاڵەتێک لەو بابەتە هەبێ بە دڵنیایی پێتان دەڵێن پێش ئەوەی هەر شتێکی کە بکەین، چونکە بە واجبی خۆمان ێزانی و بەشێک لە ئیشەکەی خۆمان ێزانی. تام لەحەزەیە ئێمە قسەیتیاکەین هیچ حاڵەتێکی کۆرۆنا لە شاری سلێمانی نییە و لە دەوروبەری و هیچ حاڵەتێکی گومان لێکراویشمان لا نییە و ئەگەر هەبێ بە دڵنیایی پێتان دەڵێن و نایشارینەوە و بە بەشێک لە ئیشەکەی خۆمان ێزانی. حاڵەتی دووەم من حەزەکەم هاوڵاتیانی خۆشەویست زۆر بە وردی گوێ لە ڕێنماییەکانی ئێمە بگرن، گوێ لە ڕێنمایی کەسی کە نەگرن لەبەرەوەی ئەو ڕێنماییانە ئێمە زۆر گرنگە وەشتی زانستیتان پێڵێن ئەو شتانەتان پێڵێن کە ڕاست و دروستە. بۆ نمونە
من حەزەکەم بیزانن ینی شرد نییە کەسێک لەم گروپەی ئێمە بێ ئێستا توش بووە ئێمە توشکات ئەم نەخۆشیە لە ڕێگەی لیکەوە ئەگوازرێتەوە لە ڕێگەی پژمەوە ئەگوازرێتەوە تۆ گەر بتانی لە 2 مەتر زیاتر دووربی لە خەڵک ماچ نەکەی و ئەو شوێنانەی کە دەستی لێ ئەگەر خەڵکێک نەپژمی بەسەریا پژمی بەسەریا دوایە دەست بشۆی دڵنیاتانەکەم بە هیچ شێوەیەک تووشی نەخۆشیەکە نابی ئەم نەخۆشیە لە هەوایە ناگوازرێتەوە داوا لە خەڵکەکەم نەترسێ بە هیچ شێوێ تەنها لەو حاڵەتان ناگوازرێتەوە ئەگەر من توش بووم بپژمم پژمەکەی من بەر چاوی تۆ یا دەمی تۆ کەوێ ئەو کاتە تۆ توژەوی یان بەر ئەم مایکەکەوێت تۆ دەست لە مایکە بیت و بیبێ بۆ چاوت لەبەرەوە خۆپاراستن لە حاڵەتەکە زۆر شتێکی ئاسانە و قورس نییە تەنها هاوڵاتیان خۆیان ڕابێنن لەسەر ئەو ڕێنمایانەی ئێمەیانکەین دڵنیایانەکەین توش نابن حاڵەتی دووەم خەڵکێکی زۆر ماسکی کڕیوە لە بازار ئێستا بەکارهێنێ من پێتان ڕاگەێنم بەپێی قۆناغەکان ڕێنماییەکانی ئێمە جیاوازە بێت لەم قۆناغی کە ئێستا ئێمە تیاین پێویست ناکە هاوڵاتیان بە هیچ شێوێ ماسک بەکاربێنن و شتێکی زیایە ئەسڵەن بە پێچەوانەوە لەوەچێت زەرەری هەبێ زۆر جار ئەم ماسکانە لاستیکی پێوەیە مادەی پلاستیکی تایە وا لە دەموچاوەکە بخورێت لەوەچێت تۆ ڕۆژانە 4 جار دەموچاوت خوڕان بێ ئەو ماسکەوات لێ بکات 10 جار بیخورێنی لە دوێنێەوە هەموو لیژنە هاوبەشەکانی قایم قامێت و لیژنەکانی چاودێری بازرگانی و هەموو ئەو فەرمانگە پەیوەندیداران تریش ڕاست پێراون کە بەوردی بە دوواداچوون بکەن بۆ هەموو ئەو حاڵەتی گرانفرۆشی و حاڵەتانی کە لەناو بازارڕ بەداخەوە دوێنێ ڕوویە کە چەند کەسانێک بیاوێت ئەمە وەکو هەلێک بەکاربێنێت بۆم بەستی گرانکردنی هەندێک لەو کاڵاو پێداوی سێپزیشکانی کە هاوڵاتیان بە پێویست سێزان ئەمڕۆ بەکاری بنوە لەو جەنابی دکتۆر سەواح ئیشارتی پیاکە لە کاتی ئێستا لەوانێ پێویست بەوە نەکا وەڵام تر هاوڵاتیانە ئێمە چەندین شوێنمان داخستووە ئێمە بە خۆشحاڵی و ئەڵین دەستگای تەندروستی پێشمەرگە بە بوجە میزانەیەکی زۆر کەم توانیمانە کە لە ساڵی ڕابردووە نزیکەی 1,025,823 کەس سەردانی نەخۆشخانەکانی ئێمەیان کردووە یعنی من ژمارەکە دووبارە ئەەکەمەوە ئەو ژمارەیە بریتە لە 1,025,823 کەس ئێستا بەشبوونی تەوزیعاتی ئەو ژمارە زۆرەی نەخۆشتان پێ ئەڵم تاوان خۆی چارەسەرکردن و وەرگرتنی ژمارەیەکی زۆر وەکو ملیۆنێک نەخۆش ئەمە شانازیشی گەورەیە و ئەم میلیۆن نەخۆشە لەوانەیە ئێستا ئەوە پرسن ئایا دەستگای تەندروستی پێشمەرگە کە تایبەت بۆ بەهێزی پێشمەرگە ئەمانە هەموو پێشمەرگە بوون کە هاتوونەتە دەستگای تەندروستی بە دڵنیایی نە ئێمە دەرگای ماوەی 3 ساڵە دەرگای هەموو نەخۆشخانەکانمان واڵا کردو بە تایبەتی فریاکەوتنەکانمان بۆ ئەوەی کە بتوانین خزمەتی خەڵک بکەین و ئێمە خەڵکی کوردستان هەمووی بە پێشمەرگە هەمووی بە کەسوکاری پێشمەرگە ئازای ئێمە ماسکمان دابین کردو بۆ کوی کارمەند و پزیشکان خۆی من داهش لە خەڵکەکەم ئەوەی کە پێویستی بە ماسکە لەم کاتەیە ئەوەی کارمەند و ئەو پزیشکانە کە کۆنتاکتیان هەیە لەگەڵ نەخۆشە لەوانەیە زەرور نەبێ هەموو کەسێک ماسکێک بەستێ با هاوکاری دەوڵەمەندبوونی خەڵک نەبی عەفو بکە دابینکردنی ماسک بۆ تیمەکانی خۆمان دابینکردنی شوێنی عەزل دابینمان کردووە تیممان دروست کردووە و لیژنەیەکی ڕۆبەڕووبوونەوەمان دروست کردووە بۆ ئەو حاڵەتە ئەگەر بڵاو بێتەوە لەگەڵ کەتی تەندروستی شخصەمان کردووە ئەگەر حاڵەتێکمان هەبێت لە هەر شوێنەکە ئەو ناوچەیە عەزلەکەی ماسک و ئێمە خەریکی دابینکردنی ماسکین بۆ گەشت هێزی پێشمەرگەی کوردستان کە لە سەنگەرەکانان و لەم حاڵەتەشە جارێکی تر هێزی پێشمەرگە ئەبێتەوە پارێزەری کوردستان دژی ڤایرۆسیش ئێمە لەگەڵ وەزارەتی تەندروستیە لە تەنسیقین لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی سلێمانی لە تەنسیقین لەگەڵ قایمقامەتی شارەکان لە تەنسیقین لە هەر شوێنێکە پێویستیان بۆ بێ ئێمە وەکو جگە لە دەرگا تەندروستیەکانمان وەکو هێزیش پێشمەرگە لە هەر شوێنەکە داخولکە بۆ پاراستنی ئەمنی قۆمی هەرێمی کوردستان پێشمەرگە تەداخولەکە ئێستا ئێمە خۆمان و دەستگای تەندروستی خەمی ئەومان خواردۆ کە ماسکمان دابین کردو بۆ ئەو کەسانێک بۆ هێزی پێشمەرگە کە پێویستی بێ ئینشاءالله لەوانەیە لە هەفتەی داهاتوە دەستکەین بە دابەشکردنی ئەو کەسانی کە لە سەنگەرەکانە مەجالن بە